هاو نیشتمانیانی بەڕێز ئەم کاتتان باش. لە چەند ڕۆژی داهاتوودا گوێتان لە چەندین وتار و لێدوان دەبێت و دنیایەک دروشم و ڕەکلام دەبینن. ئەگەر من دەرفەتم هەبێ دوو قۆڵی لەگەڵ ئێوەدا بنیشم ئەمەتان پێ دەڵێم. بەندە و هاوپەیمانی کوردستان پلانێکی چوار خاڵیمان هەیە بۆ خزمەتکردنی ئێوە. پلانێکی ڕوون و تۆکمە کە پشت ئەستور بە دەنگی ئێوە جێبەجێی دەکەین. پلانی یەکەممان بریتیە لە یەکڕێزی. بە پێکەنانی هاوپەیمانی کوردستان بەشێکی سەرەتایی ئەم پلانەمان جێبەجێ کردووە. لە بەغداد وا دەکەین وەک یەک تیم یەکڕێز بین و شەڕ لە پێناوی یەکڕێزی کوردستان بکەین، چونکە بە یەکەوە بەهێزترین و بە یەکەوە دەتوانین کەرکووک و سەرجەم ناوچە کێشە لەسەرەکانی تر بگەڕێنینەوە باوەشی نیشتیمانە. پلانی دووهەممان بەدەستهێنانی بودجە و موچەی کۆمەڵانی خەڵکی کوردستانە لە پێناو باشترکردنی ژان و گوزرانی ئێوە. ئەمە ئەو خاڵەیە کە بەڕاستی کاری بۆ دەکەین. پلانی سێهەممان پێشکەشکردنی خزمەتگوزاری زیاتر و باشترە، چونکە تۆ و خێزانەکەت شایستەی ئەوەن. لەڕێی ئەو بودجەیەوە کە لە بەغاوە بەدەستەهێنین هەموو خزمەتگوزاریەک پێشکەش بە ئێوەی بەڕێز دەکەین. پلانی چوارهەمیشمان سەقامگیریە، بە تایبەت لە ڕووی ئابووریەوە بۆ ئەوەی بتوانین بە ئاسوودەیی بژین و بازار ببوژێنینەوە و هەلی کاری زیاتر بڕەخسێنین. دەنگدەرانی ئەزیز، داواتان لێ دەکەم لە ڕۆژی دەیدا لە پێناوی خۆتان و خێزانەکەتان دەنگ بدەن بە کاندیدەکانی هاوپەیمانی کوردستان تاکو بتوانین ئەم پلانەمان جێبەجێ بکەین. بە یەکەوە بەهێزترین، هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن.